بەڵێ ئێمە وەکو بەڕێوەبەری گەشت و گوزاری چۆمان چالاکیمان هەبووە لە زۆربەی وەرزەکانی ساڵ دووەم گەشتی پاییزەمان ئەنجام داوە ساڵی ڕابردوو ئەم ساڵیش دەبێتە سێم گەشتی پاییزە هەوڵە دەین فراوانترین گەشتی پاییزە لە سنووری قەزاکەمان ئەنجام بدەین و تەواوی گروپە گەشتیاریەکان و نووسنگە گەشتیاریەکان و گروپە شاخەوانیەکان و هاوڵاتیانیش چێژ ببینین لەم چالاکیێمان هەوڵە دەین کەمپینگی هەزار خێمەی ڕابگەینین و لە پلانماندا کاری لەسەرەکەن لە وەرزی پاییزدا ئینشاءڵڵا ئەنجام بدەین. باشە چۆن ینی بابەتەکە چۆن خەڵک بەم بابەتە ئەزانێ ناونووس هەیە یاخود ئێوە کە کەمپینەکەتان ڕاگەیان لە ڕێی گروپە گەشتیاریەکانە چۆن ئەگەر ڕوونکردنەوەی زیاتر بدەین؟ ئێمە ساڵان ڕابردوو تەنسیقاتی باشمان هەبوو لەگە گروپە گەشتیاریەکان و ئەو گروپانێک کە شۆمانەوەیان هەیە لە ناو سروشت ئەم ساڵ لە چاو ساڵی پار فراوانتر یەکەین و هەوڵە دەین بڕگە و چالاکی زۆر جوان و جیاوازتریش لەم چالاکیە ئەنجام بدەین وە کردیتمانە بەرنامەیەکی کاری ساڵانەمان ئینشاءڵڵا بتوانین لە چوار وەرزەی ساڵ بە چالاکی جیاوازەکان سنوورەکەمان هەم بناسیین و هەم گەشتیارانیش ڕێژەی گەشتیاری زیاد بکەین بۆ سنوورەکەمان و جوانی باڵەکایەتی پیشانی هەموو دنیا بدەین نەک تەنها هەرێمی کوردستان و عێراق.